شاندی دانوستانکاری حکومەتی هەرێمی کوردستان پاش چەند ڕۆژێکمانەوە لە بەغدا و ئەنجامدانی کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی حکومەتی عێراق و سەرکۆمار و جێگرانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و لیژنەی دارایی ئەنجومەنەکە شەوی ڕابردوو بە دەستی بەتاڵ گەڕایەوە هەرێم و نەیتوانی هیچ ڕێکەوتنێک لەگەڵ حکومەتی فیدراڵی ئەنجام بدات. شاندەکە کە لەلایەن قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمەوە سەرۆکاتی دەکرێت بڕیارە ڕۆژی شەممە بگەڕێتەوە بەغدا و وردەکاری زیاتر سەبارەت بە دۆسەی نەوت و داتا و زانیاریەکان سەبارەت بە داهاتە نەوتی و نانەوتیەکانی هەرێم کۆبکاتەوە کە لەلایەن بەغداوە داواکراوە. سەبارەت بە گۆڕانکاری ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەبارەت بە ناوەڕۆکی کۆبنەوەی شاندی هەرێم و لیژنەی دارایی بە پەیامی ڕاگەیاند لە کۆبنەوەکەدا گفتوگۆ سەبارەت بە پرۆژە یاسای بودجەکراوە و داوا لە شاندی هەرێم کراوە پابند بێت بە ناوەڕۆکی مادەکانی پرۆژە یاساکەوە. سەبارەت بە کێشەی ڕادەستکردنی نەوت لە نێوان هەرێم و بەغدا و بەشەبوجەی هەرێم لە پرۆژە یاساکەدا ئەو ئەندامەی لیژنەی دارایی ئاشکرای کرد دوو بۆچوون لە نێوان لایەنە شیعەکانی عێراق هەیە سەبارەت بە ڕادەستکردنی نەوت لەلایەن هەرێمەوە بۆچوونێک پێی وایە کە حکومەتی هەرێم کۆی نەوتی ڕۆژانەی خۆی کە 450,000 بەرمیلە ڕادەست بکە لە بەرامبەردا حکومەتی عێراق کۆی تێچووی دەرهێنان و بەرهەمێنانی نەوت بە کۆمپانیاکان بدات و پشکی دیاریکراوی هەرێمیش لە پرۆژە یاسای بودجەدا بنێرێت. بۆچوونی دووەمیش ئەوەیە کە هەرێم مانگانە 250,000 بەرمیل نەوت ڕادەستی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ بکە. ئەو کات حکومەتی فدراڵی بەشەبوجەی هەرێم دەدات، بەڵام دەبێت حکومەتی هەرێم خۆی تێچووی دەرهێنان و بەرهەمهێنانی نەوتەکە بە کۆمپانیەکان لاستۆ بگرێت. قەناعەتمان وایە عێراق بەبێت پرۆسەی چاکسازی. ئەحمەدی حاجی ڕەشید جەختی لەوە کردەوە ئەگەر حکومەتی هەرێم و حکومەتی عێراق نەگەنە ڕێکەوتنێکی نوێ سەبارەت بە پشکی کورد لە پرۆژە یاسای بودجەدا، ئەوەی ئێستا سەبارەت بە پشکی کورد لە پرۆژە یاساکەدا هەیە لە پەرلەمان تێناپەڕێت و زۆرینەی لایەنە شیعەکان ڕەتی دەکەنەوە. پرۆژە یاسای بودجە لای لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق ماوە و سەرقاڵی داڕشتنەوەی مادە و بەرگەکانین. ئێستا کاری لیژنەکە وەستاوە و ڕۆژی شەممە دەست بە کارەکانی دەکاتەوە. بە پێی زانیاریەکان لە کۆبنەوەی لیژنەی داراییشدا شاندی هەرێم ڕەتی کردووەتەوە تەواوی مەلەفی نەوتی هەرێم ڕادەستی عێراق بکرێت و باسییان لەوە کردووە ئامادەن 250,000 بەرمیل نەوت ڕادەست بکەن یاخود داهاتەکەی. بە پێی ناوەڕۆکی ئێستای پرۆژە یاسای بودجە پشکی هەرێمی کوردستان زیاتر لە 13 تریلیۆن دینارە لە بەرامبەر ڕادەستکردنی ڕۆژانەی 250,000 بەرمیل نەوت بە گوێرەی زانیاریەکان بڕیار وایە هەفتەی داهاتوو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بڕگەی پشکی هەرێم یەکلا بکاتەوە و پرۆژە یاساکار لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت. بۆیە شاندی هەرێم لە ڕۆژانی سەرەتای هەفتەی داهاتوودا لەگەڵ حکومەتی فدراڵی بگاتە ڕێکەوتنێکی نوێ کە لەلایەن شیعە دیارەکانی ناو پەرلەمانی عێراقیش پێی ڕازی بن. با بۆچوونی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان ئێستا دەرفەتێکی لەبار بۆ چارەسەرکردنی دۆسەی نەوتی هەرێم هاتووەتە ئاراوە و پێویستە دەسەڵاتدارانی هەرێم واز لە بەرژەوەندیە تایبەتیەکانیان بهێنن با پێچەوانەوە لە داهاتوودا عێراق گرفتی گەورە بۆ نەوت و بودجەی هەرێم دروست دەکات.